دیارە ماوەی چەند ڕۆژێک لە 23 لەسەر 24 مانگ چەند هاوڵاتیەکی دەڤەری ڕاپەڕین کە پێک هاتبوون لە 20 هاوڵاتی لە کەناراوەکانی وڵاتی لوبنان دەستگیرکران و ئێمە وەکو کۆمەڵی پەنابەرگراوەکانی ئەوروپا هەوڵمانداوە لە ڕێگەی سەفارەت عێراقەوە توانیمان ئەو هاوڵاتیانە ئازاد بکەین و بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان. گومانی تێدا نییە کە هەر هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان سەری خۆی هەڵدەگرێت و دەڕوات نیشتیمان بەجێ دێڵێت هۆکارێکی لە پشتەوەیە. دیارە کۆمەڵک هۆکار هەیە لە یەکێک لەو هۆکارانە نەبوونی هەلیکارە، نەبوونی ئازادیە، هیچ منفەسێکی ئازادی بۆ هاوڵاتیان نەهێشتراوەتەوە بە تایبەت بۆ گەنج کە بتوانێت هیواکانی تێدا هەڵبچنێ. بۆیە لێرەوە پێیان دەگەێنی بە هەرسێک سەرۆکایەتەکەی هەرێمی کوردستان چاوێک بە دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا بخشێنەوە بە تایبەت بە گەنجان. با چیتر گەنجان هەڵوەدای وڵاتانی دەرەوە نەبن، با چیتر نەبنە خۆراکی قرشی دەریای ئیجا. بۆیە داوا دەکەین بێنە سەرخەت بتوانن زەمینەیەک بڕەخسێنن بۆ ئەوەی گەنجانی وڵاتەکەمان بە ئازادی لە ناو کەسوکار و خانەوادەی خۆیاندا بژین. دیارە خۆشبەختانە ئەو جاریان لە ڕێی سەفارەتی عێراقەوە توانیمانە و گەنجانە بێننەوە، بەڵام بەداخەوە چەندین گەنجی دیکەمان ماوە لە وڵاتی پۆلۆنیا کە 32 کەس تاوەکو ئێستا نەتواندراوە ئەوانە ئازاد بکرێن. بۆیە تەمەنا دەکەین حکوومەتی ئێران بێتە سەرخەت. ئێمە لە 5 مانگی یەکەمی ساڵی تازەی 2021 تان زیاتر لە 6,000 هاوڵاتی تەڵەبی ڤیزایان کردووە بۆ وڵاتی تورکیا. گومانیشی تێدا نیە ئەوانەی کە دەڕۆن بۆ وڵاتی تورکیا و بە تایبەت گەنجان چاوەڕوانی گەڕانەوەیان نینە کە بێنەوە، هەمویان دەیانەوێت بگەن بە وڵاتانی ئەوروپا.